من بەبێ پارەش خزمە دەکەم. نەوەکەمان فێری خوێندەواریەکەین. چەند ساڵ خزمەتە هەبوو کە تەقاوت بووی؟ 43 ساڵ. 43 ساڵ. چەندێ موچەکە زێکرا ئەمڕۆ؟ 100,000. 100,000؟ بەڵێ. ئەمە تا چەندێ پێویستی ژیانی تۆ پڕەکاتەوە؟ وەڵا بەشی دەرمانەکانمان و بەشی هاتوو چۆکەمانەکە لەوە زیاتر بەش ناکە. چەند ساڵ خزمەتە؟ من 37 ساڵ. لە چ بوارێکە ئیشەکەت؟ من مامۆستای تەقاعدم. چەندێ زێکر موچەکە و؟ 100,000. ئەمە ئەتوانێ بە شایستی خۆت ێزانی ئەم موچەیە؟ نەخێر مامۆستا لە هەموو وڵاتێکە شایستەی هەموو شتێکی چاکە بەداخەوە لێرە خانە نشین کراوین و معاشەکە معاشی ماندووبوون و هیلاکبوونی خۆمانە بەم شێوەی کە تۆی بینی ئێمە وەوریەگرین وەم پێویستە ڕێزمانە ڕێزیان لێ بگرتینە و معاشمان بۆ باتە ماڵەوە و ئەمەش معاشەکەشمان پێداویستی ژیان بە تەواوەتی ناگوجێ لەگەڵ ژیانە چۆگرانیەوە ئێمە کەیشورێتە تەمەنە پێویستمان بە دکتۆر و دەرمانە هەر تەنها توانین بین بە دەرمان و بین بە هاتوو چۆکەمانە گیرە ژیانی مەعیشیمان بە تەواوەتی باش نییە. باشە من ئەوە بپرسم لە تۆ مامۆستا من جامیعەم تەواو کردووە. پاچەوە 24 ساڵ مدیرەی مەکتەب بووم 7 ساڵ مشریفە بووم ئێستا 800 وەرەگەر ئێستا بۆ بە 900 دوخوا ئەوە غەدر نییە مامۆستایکی سەرەتایی دوو ئەوەی من وەرەگرێ بۆ بە 900. باشە ئێوە ئەگەر تەمەەن بگەڕێتەوە مامۆسایەتیەکەی تو خزمەتی وڵاتاکەی؟ ئەرە وەڵڵا هەرێکم من چونکە میلەتەکەی خۆمم خۆشەوێت چۆن بەبێ پارەش ئیشمان کرد ساڵێک ئێمە سەرماندانە نەوان بووە سەدام حسێن من بەبێ پارەش خزمە دەکەم. ئێستاش چقلی چاوی دوژمنە چونکە نەوەکەمان فێری خوێندەواریەکەین لەبەرەوە ئەو سیلاحی بەدەستێمە و چەکەی بەدەستێمەنا دوژمن ڕاکە لەبەری لەبەرەوە دایما هەمیشە لە خزمەتی میلەتین. ئێمە سەردانانەوێن بۆ پارە هیچ نییە بەڵام میلەت و نەتەوەکە باوکی هەموویەتی.